بەڕێزانم کاتتان باش. هونەرمەندان بەردەوام توێژێکی زیندوی ناو کۆمەڵگە بوون و بە درێژایی قۆناغەکانی ژیانی کۆمەڵگەی کوردی خاوەنی دەنگ و هەڵوێست و پێگەی کاریگەری خۆیان بوون. بەداخەوە لە دوای ڕاپەڕینی ساڵی 1992 خەڵکی کوردستانەوە هونەرمەندانیش بەدەر نەبوون لەو جیاکاری و درزە گەورەی بەهۆی حیزبایەتی و هەیمەنەی حیزبەکانەوە تووشی بەشێکی زۆری چین و توێژەکانی کۆمەڵگەی کوردی بوو. لەم ڕۆژهۆیەکێتی هونەرمەندانی کوردستان بەشی خۆی لە هەیمەنەی حیزبی بەرکەوت و بەهۆی ئەو هەیمەنە و دەستێوەردانە بەردەوامی حیزبەکانیشەوە ئەوەیەکێتیە بە چەندین هەوراز و نشێودا تێپەڕی کە دوجارەمەش کاریگەری لەسەر هونەرمەندان وەک کەس و یەکێتیەکە وەک ڕێکخرا و هونەریش وەک هونەردانە. لە مەڵقەی بەرنامەی بەڕاشکاویدا دەمانەوێت قسە لەسەر بواری هونەر بەگشتی لە کوردستان و یەکێتی هونەرمەندانی کوردستان و ئەو کێشانەی کە لە ساڵانی ڕابردوودا تووشی هات بکەین. دەمانەوێت لە نزیکەوە قسە لەسەر دەستێوەردانی حیزب لە مێکێتیەدا بکەین. بۆ قسەکردن لەسەر کۆی ئەم بابەتانەش ئەڵقەیم هەفتەی بەرنامەی بەڕاشکاوی میوانداری هونەرمەند فەریدون دارتاش سەرۆکی پێشووی یەکێتی هونەرمەندانی کوردستانی کردووە. مامۆستا بەخێر بیت بۆ بەرنامەی بەڕاشکاوی. ئەمەوێ لەوە دەست پێ بکەم زۆر بە کورتی پێم بڵێ ئایا یەکێتی هونەرمەندانی کوردستان لە ئێستاە یەکێتی هونەرمەندانی کوردستانە لە ڕابردووە؟ بەدڵنیاییەوە نە، چونکە یەکێتی هونەرمەندانی کوردستان پەیڕۆ پرۆگرامێکی تایبەتی خۆی هەبوو، ئامانجێکی تایبەتی خۆی هەبوو، خەباتێکی لە پێناوی زەمینەیەکی سربەست و ئازاد بۆ هونەرمەند و کاری هونەری بە جیاوازی بیر و باوەڕ هەموو ئەندامێکی هونەرمەند بە مەرجێ هونەرمەند وایە وەریەگرت. هەڵبەتە ئەو لە 1970ەوە کە یەکێتی هونەرمەندانی کوردستان دروست بووە، ئێستا کە 2012ە وەکو جەنابە ئاماژە پێکرد کۆمەڵێک گۆڕانکاری بەسەرا هاتووە، کۆمەڵێک تەدەخولات هەبووە. ئێستا کە بووە بە سەندیکای هونەرمەندانی کوردستان بە تەئکید لە ناوەڕۆک و لە تەوەجوه و لە کاریا فەرق کردووە، هەرچەنە 2.83 بۆ بە بنەمای یەکەم ڕۆژی دامەزراندنی سەندیکای هونەرمەندانی کوردستان. بەڵام یعنی ئێوە وەکو هونەرمەندان با ئێمە واز لەوە بینین کە هەرێکێکتان باگراوندی سیاسیتان هەبووە، هەرێکەکان لەگەڵ بیر و بۆچوونێکا بوون، لەگەڵ حیزبێکی سیاسی کوردستانیا بوون. تۆ وەکو خۆت بۆ ڕێکەتاندا ئەو کاتە کە یەکێتی هونەرمەندان بکوێتە ژێر هەیمەنەی حیزبەکانەوە، حیزب بەم شێوەیە دەستی تێ بخا؟ بەسەراحەت منەیڵێم ئەو برادەرانی کۆمیتەی باڵای ئەو ساو کۆمیتەی شارەکانی سلێمانی و کەرکووک و هەولێر و دهۆک بەسەراحەت دەڵێن ئەو وەختەیە نەمان هێشتووە هیچ حیزبێک تەدەخول بکە. خەڵک ئازاد بۆ ئینتیمای بۆ چ حیزبێک کردووە، بەڵام تەوەجوهی هیچ حیزبێکمان قبوڵ نەکردووە کە زۆربەی هونەرمەندان و ئەوەی کە زۆرتر هاوکاری کردنی یەکێتی نیشتیمانی بوو. بەسەراحەت دەیڵێم بام ڕۆژێ لە ڕۆژانە ئەمە لە سەردەمی شاخە یا لە دوای ڕاپەڕین حەزەکەم باەک شتێ ڕوونی کە جار یەکەم یەکێتی هونەرمەندان لە شارە دروست بووە، دوایی کۆمیتەی شار سلێمانی کەرکووک هەولێر دهۆک قەزاکان و کۆمیتەی شاخیشی دروست کرد. یعنی پێشمەکانی کۆمیتەی شاخ کە کۆمیتێکی زیندوو بوون ئایدی کۆمیتەی باڵا بوون کە لە ناو شارا بوو، یعنی قیادی ڕێکخراوەکە لە شارا بوو. بەسەراحەت دەیڵێم هەمان بۆ یەکێتی بووە، هەمان بۆ پارتی بوو، هەمان بۆ شوعی بوو، هەمان بۆ مستەقیل بووە، بەڵام ناو ڕێکخراوەکە بوارمان ناوە و عیلاقەشمان لەگەڵ هەموو لایەنەکە نەباش بووە، بەڵام زیاتر لەگەڵ یەکێتی نیشتیمانی ئەویش کۆمەڵی ئەسبابی خۆی هەیە. ئەوان زۆر هاوکاریان کردین و بە تایبەتی شەخسی مام جەلال زۆر هاوکاریە کردین و یەکێ لە ڕێیەکانی مام جەلال ئەوە بوو کە قەت نێڵی هیچ حیزبێک تەدەخول بکە بەڵام بە خۆشیانەوە. بەڵام ئەگەر ئەمە لە سەردەمێکا بوو بێ، ئەمە لە سەردەمێکا بینیمان ئەو ڕێکخراوە بۆ دوو پارچە ڕێکخراوی لە هەولێر دروستکراودانێک کە سلێمانی دروستکرا و دوای یەک گیانگرتەوانێ ئەوش لەسەر داوای هەردوو حیزبەکە یەکیانگرتەوە و دوای یەکگرتنەوەکەشیان جارێکە تووشی کێشە بوون و خەریب و جیاب بنەوە جارێکی کەوت. لە دوای ڕاپەڕین یەکێتی هونەرمەندان ئێمە کۆنگری خو یەکەمی خۆمانمان گرت و لە هەموو شارۆچکانی کوردستانە هینمان هەبوو، بەڵام داخەکەم لایەنێکی سیاسی هات کۆمەڵی هونەرمەندانی دروست کرد. لە کۆمەڵی هونەرمەند دروستی کردن وەکو بەرامبەر بە
یەکێتی هونەرمەندانی کوردستان بام ئامانجی ئێمە ئەوە بوو کە ئێمە بتوانین هەموو هونەرمەندان لێک ڕێکخراوە کۆ بکەینەوە بۆی یەک هەڵوێست و یەک ریزم بۆی بتوانین ئامانجەکانمان ببین بە فشارێک بۆ جێبەجێکردنی ئامانجەکانمان ئەو بۆ هەوڵمانە لە نەوسیا کۆنگرێکی یەکگرتنمان دروست کرد بەڵام داخەکەم لەبەر ئەو لایەنی بەرامبەر ئەویست بە 50-50 بێ ئێمەش باوەڕمان بۆ هەبوو کە بە انتخاباتی ئازاد بێ وەفعلا لە زاخۆ تا خانەق انتخاباتی ئازادمان کرد ئەوان پیان قوبوڵ نەبوو ئەو بوو لە موتەمەرەکە قسمێکیان هاتنە دەرەوە انتخاباتەکان پێ قوبوڵ نەبوو یا ئەنجامەکان پێ قوبوڵ نەبوو انتخاباتەکە هەم کرا بەڵام ئەنجامی انتخاباتەکان بەدڵ نەبوو ئەنویست لە کۆنگرا بە حسابی نیوە بە نیوە هەموو هەیکەلەکانی ڕێکخراوە تازەکە ئێوەش دوایی بۆ ڕازی بوو نەخ ئێمە قوبوڵمان نەکرد لەبەرەوە ئەوان هاتنە دەرێ هەمووشیان نەهاتنە دەرەوە هەمویان هاتنە تقریبا نیوی هاتە دەرەوە ئەوە بوو ناوی ڕێکخراوەکە بوو بۆ یەکێتی هونەرمەندان یەکگرتووی کوردستان لە پاش 6 مانگ ساڵێکی تر دووبارە هەمان لایەنی سیاسی دووبارە ڕێکخراویچکەی دروست کرد بە ناوی سەندیکای هونەرمەندانەوە ئەوە یەکەوە دەستێوەردانی حیزبەکان وای کرد کەەوە ئەو دووبارێکی و یەک نەبوونی هونەرمەندانە ناو هونەرمەندانە دروست بێت زۆر باشە تۆ ڕوخسارێکی دیار وەکو هونەرمەندێکی دیار لەناو یەکێتی هونەرمەندانە ئەمە ڕاشکاوانە پێم بڵێ ئەوەی کە لەم دەڤەرە بوو تا چەند بە فەرمانی یەکێتی نیشتیمانی ئەجوڵایەوە و ئەوەی کە لەو دەڤەرەی ئەو لاژ بوو تا چەند بە فەرمانی ڕاستەوخۆی پارتی دیموکراتی کوردستان ئەجوڵایەوە وەکو یەکێتی هونەرمەندانە لە یاکو ئەفراد وەکو یەکێتی هونەرمەندان من دڵنیا دەکەم و من بەرپرسم لەو هینێ لە یەکەم ڕۆژەوە سەرۆگوم هەتا 25/12/2010 کە بەویست و ئارەزووی خۆم ساڵی پێشەی ئەلان کرد کە لە موتەمەراتە خۆم کاندید ناکەمەوە من بە دڵنیایەوە پێدەڵم وەکو یەکێتی هونەرمەندان ڕاستە زۆربەی خەڵکەکەی ئەم دەڤەرە بە تایبەتی هونەرمەندەکانی سەر بەلایەن یەکێتی نیشتیمانی بوون بەڵام بە هیچ جۆرێک بوارمان نایەوە یەکێتی نیشتیمانی تەدەخول کاتکە و باڵا دەست ئاخر تۆ منەمێ ئەو زانیاریە ینی هەم بۆ بینەران و هەم بۆ جەنابیشە بەپی ئەو زانیارانی کە لە بەردەستی منایە تۆ وەکو فەرد هەوڵی ئەوە داوە کە حیزب دەست نەخاتە ناو یەکێتیەکەوە من دایما بەڵام لەسەر ئاستی دەستەی باڵا ڕنگدانەوەی حیزب چەند بوو لە ناو یەکێتی هونەرمەندانە دڵنیا دەکەم بەرپرسم لەوە وەکو مێژووش دووشت هەیە نە ئەنجومەنی باڵاکەمان بەو جۆرە هەوڵیاوە ئەمرەکانی حیزب جێبەجێ بکە و وەکو ویژدانیش تەوجیهێکی یەکێتی نەبوو بڵێ ئەوە بکەن ئەوە تەنانەت لە سەردەمی شەڕی ناوخۆشە لەسەری بەعکسەوە لە شەڕی ناوخوا ئێمە دەوری وەساتەتمان بینی بۆ کوژانەوەی ئەو شەڕە وەڤدمان چوو بۆ مەسیف سەلاحەدین هەتا بەر تەقە ئەوانش کەوتن ناو شەڕوە ڕۆشتن کە لەگەڵ جەنابی کاک مەسعودوانە کۆ ببنەوە بۆی بە هەموو لایەک هەوڵ بن ئەو ئاگرە بوەستێ و ئەو شەڕە بوەستێ و ماڵی کوردوێران نەکرێ دوای ئەوەش ینی بۆ نمونە هیچ بەیان نامەیەکتان لە بەرژەوەندی لایەنێکی سیاسیا دەرنەکردووە هیچ لە هیچ هەڵوەستێکا پژگیریتان نەکردووە بۆ تەئیدی لایەنێکی سیاسی ئێمە بەیانمان دەرنەکردووە بەڵام بۆ هەڵوێستێکی نیشتیمانیانە مەسەکە بەری کوردستانی دروست بووە ئێمە بەیانی بە پشتگیریمان دەرکردو لە 1970 تا بۆ دروستکردنی بەری کوردستانی چکە یەکڕزی هێزە نیشتیمان پەروەرەکانی کوردی تیا بۆ وەختە سەردەمی شۆڕشە هەنگاویشی باش نراوە بۆ انتخاباتی پەرلەمان پشتگیریمان کردوست کە هەموو لاکانی تیا بۆ و دەستکەوتێ بۆ بۆی کام و ئەساسیەکی کوردی دروست بێ و بێتە بنەمایە بۆ حکومەتی بۆ کە حکومەتی لە دروست بێ و ئەم میلەتە بە سیستەم بڕواوە حکومەتی خۆی دروستکە ئەو بەیانانەمان دەکردووە بام یەک بەیان بۆ یەک مناسبە یا بۆ یەک هەڵوێستی یەک حیزب وەکو یەکێتی هونەرمەندا من باسی یەکەم نەمان کردو لە ژیانی خۆمانە بەڵێ زۆر باشە تۆ لایەن ڕژەمی بەحسەوە دەستگیر کرای ساڵی 91 دیل بە دیلتان پێکرا بەڵێ وا بوو بەڵێ لە دوای ساڵی 91ەوە فەریدون دارتاش کە گەڕایەوە بۆ کوردستان وەکو هونەرمەندێک ئەو قسەی لەسەر تۆ هەیە کە ئەڵێن دەستی نەبردۆتەوە بۆ ئامێرە مۆسیقیەکەی بەڵام لە هەمان کاتیشدا سەرۆکی یەکێتی هونەرمەندان بۆ هەتا ساڵی 2010 هەتا کۆتایی 2010 بەڵێ من لە 59 خەریکی کاری مۆسیقی بووم
و یەکێکم لە دامەزرەکانی تیپی مۆسیقای سلێمانی و لە هەموو بەرهەمەکانی تیپی مۆسیقای سلێمانیە من بەشداریم کردووە و لە 75 تا 96 من سەرۆکی تیپی مۆسیقای سلێمانی هەموو جارێکە بە انتخابات هەڵبژێراوم جگە لەوەی کە سەرۆکی یەکێتی هونەرمەندانی کوردستانیش بووم. بەڵام من کە بەر بووم لە سجن تووشی دووسێ حاڵەت بووم. یەکیان کاری ڕێکخراوەیی، یەکیان من کارژێری مەڵبەندی یەکێتی نیشتیمانی کوردستان بووم. دوو ئەوە گە تەلەڤیزیۆن پیشانیان من لە ئەمنی سلێمانی ئەم سەری پەنجانەمیان هەموو تێکدا ئەو تاموو گرەکانی دیارە لەبەرەوە نەمەتوانیتم من عەزف بکەم. بەڵام لە هینی هونەریە لە کاری هونەریە ئەگەیشە ئیدارەی هونەری کار ئەتیبارەکرێ بە بەردەوامی لە هونەرە. من تا 96 ئیشم کردووە، ئیشی هونەری. و من شانازی بە چەند شتێکەوەکەم. من لە 6 ئۆپێرێتە لە سەرتاسەری عێراق لە میهرەزانی سەرتاسەری عێراق پلەی یەکەم هێناوە کە تا ئێستا لە کووردا کەس ئۆپێرێتی نەکردووە وەکو داهێنانێک. مامۆستا لە لایەنی کارژێڕی هونەریە تا چەند پێت وایە تۆ خۆت سەرکەوتوو بوویت لەو لایەنەیە؟ وەڵام من حەزەکەم لە هاوڵەکانم پرسن لە برادرەکانی ئەنجومەنی باڵا و لە قیشارەکان کە بزانن من بە زۆر وازم هێنا وازێن لێ ناهێنم و من یەک نقطەی برادرەکانە شایەتی ئەو بۆیەن کە لە سەردەمی سەرۆکایەتی تۆیە بۆ تیپی مۆسیقای سلێمانی سەردەمی زێڕینی تیپی مۆسیقای سلێمانی بووە. باڵێ وا بووە. بەڵام وا بزانم کە شایەتی نایە بۆی کە سەردەمی سەرۆکایەتی تۆ بۆ یەکێتی هونەرمەندان سەردەمی زێڕین بوو بێ. بۆ ینی لایەنی کارژێڕی جیاوازە لە هونەری یا تۆ خەلەلێکە لە لایەنی کارژێڕیە هەبووە یا کەسانێک هەبوون کە حەزیان بە تۆ نەبووە لەو پۆستابی؟ جەخۆ حەزیشان نەبووێت تەبەن لە ڕێکخراوە تەقریبا نزیکی 2000 ئەنداممان هەبووە حتمین هەمووی ڕەنگەمەنی بەدڵ نەبوو بێت بە تەکید وایە. بەڵام من هەر چوار مؤتەمەرەکە بە ئیجماع هەڵبژێراوم بە سەرۆک بە بێ منافیس. لە هەر چوار مؤتەمەرەکە بە ئیجماع من هەڵبژێراوم لە مؤتەمەرە هەڵبژێراوم بە ڕئیس. من سوپاسی هەموو هونەرمەندانی کوردستانەکەم کە ئەو متمانەیان بە من کردووە. باشە لەو کۆنگرێشە کە لە ساڵی 2006 بوو پێم وابێ یەکتان گرتەوە لەگەڵ ئەوەی هەولێر لەو شەهر بە دەنگی هونەرمەندان هەڵبژێرایان حیزب تەسکی کردی و تۆی دانا. ئەوە ئیتیفاقی هەردوو ڕێکخراوە یەکێتی هونەرمەندان و سەندیکای هونەرمەندان. حەزەکەم با یەکشتە بۆ ڕوونکەمەوە لەما چونکە زۆر کەس ئەو ئیتیهامەمانەکە کە گوای ئێمە بە تەوجیهی حیزب. حەزەکەم ئەوە لە برادرانی ئەنجومەنی باڵا پرسن هی یەکێتی هونەرمەندان ئەسڵەن مفاجئە بوو کە جەنابی کاک مەسعود هات بۆ قەلاچوانەوەکو سەرۆکی هەرێم کە ئەدیبان و هونەرمەندانی کۆکردەوە من هەستام قسەم کرد. لەو ڕۆژە مژدەی یەکگرتنی ئەو دۆڕخراوەمان ڕاگەیان ئەسڵەن برادرانی یەکێتی نیشتیمانیان باش ئێمە بۆ ئاگامان لەو یەکگرتنە نییە. یعنی مفاجئە بوو بەلایەنەوە ئەگەر ئێمە بە تەوجیهی حیزب وە هەڵبە حیزب و ئاگارە بوو لە تەفاسیلی. بەڵام معقولە ئەگەر حیزب ئاگای لێ نەبێ بەڵام دەستەی باڵاکە لە نێوان دوو حیزبە گەورەکە وەکو هەموو ڕێکخراوە سەندیکەکانی کە دابەش بکرێ مامۆستا. من لێرا دیفاع لە یەکێتی هونەرمەندان و خۆمانەکەم بەرامبەر بە بەرامبەر من ئەوە ناڵێم چونکە بەرامبەرەکەمان لە وەختی کۆبنەوە کە مناقەشاتی ئوسوسی یەکگرتنمان نەکرد یا پەیڕەوەکە کە مناقەشەمان نەکرد زیادیوە کە بەدڵیان نەبوو ئەنوو 5-6 دقیقە مۆڵەتمان چوون تەلەفۆنیان کە پەیوەندیان بە حیزبەوە کرد ئایا بزان بەوە ڕازییان نە. ئەمە لایەنی بەرامبەر وایان نەکرد. بام ئێمە قەت ئەومان نەکردووە. بەڵام ئێوەش بەرامبەر ئەوەی کە ئەوان بۆ نمونە 20 کەسیان داناوە ئێوەش 20 کەسان لەم لادا. بەڵێ لە ئەم کۆنگرەی 2006 ئەمان بەرامبەر کردمان شتەکە. یعنی 100 کەس ئێمە هاتە مؤتەمەر 100 کەسی جوان هاتە مؤتەمەر. بەڵام دابەشکردنی هونەرمەندان یعنی هونەرمەندی سافرێدوندار تاژ مڵکی یەکێتی نییە مەهماکان لەسەر یەکێتی گیراوە سجن بووە ئەشکەنجە دراوە قوربانیە بۆ نمونە تۆ مڵکی یەکێتی نیت تۆ مڵکی شعبێکیت وانە وەکو هونەرمەند من شانازی وەکو خەباتی شانازی پێوەکەم بەس معنای هەیە ینی ئەم هونەرمەندانە کە مڵکی خەڵکن ڕازی بن بەوەی کە 100% دابەشیکەن لە بینی خۆیانە 100 لەم لەو 100 لەولا یەخەچەکە بە هونەرمەندێکی ئیسلامیش بەهاتایە و هی کۆمۆنیستێ بەهاتایە وانە ئەزین بۆچی وا بوو چونکە دوو ڕێکخراو بە شێوەیەکی ڕسمی هەبوو یەکیان یەکێتی هونەرمەندانی کوردستان یەکیان سەندیکای هونەرمەندانی کوردستان ئەو دوو ڕێکخراوە یەکمان گرت ڕێکخراوی کەی هونەری نەهاتۆتە پێشەوە بڵێ ئێمە شەین و تا ئیتیفاقی لەگەڵا بکەین ئەو حەقیقەتەکە ئاوا بووە
بەڵام ڕێکخراوێکی هوەری بێلایەن لەو کاتەیە بوونی نەبوو یعنی دوو ڕێکخراوی هونەرمەندان هەبووە وەکو ڕێکخراو ڕێکخراو بێ یەکێتی هونەرمەندان و سندیکای سندیکا بووە و ئەو دوانە لە نزیک بوون لە پارتی دیموکراتی کوردستانەوە ئەم لەژ نزیک بوون لە یەکێتی نیشتمانی کوردستانەوە ینی بۆ نمونە ئیسلامیەکان نیان بووە شوعەکان نیان بووە وانە بێلایەنەکان هونەرمەندە بێلایەنەکان نهاتون سندیکایکی تایبەت بۆ خۆیان دروست بکەن وا بووە وانە کەواتە یادی ئێوە نوێنەرایەتی ئەوانیشتان لە بینی خۆیان خۆتانەدا بەش کرد قسەکەی من لەسەرەوەیە کە لە بۆ نمونە ئێستا با مەسڕ وەربگرین هونەرمەندانی مەسڕ خاوەنی هەڵوێستن ئەو هەڵوێستە ئێمە بەدڵمانە یا بەدڵمان نییە ئەو کێشی ئێمە نییە بەڵام گرنگەوەی هەڵوێستیان هەیە لە بەرامبەرەوە حداسانێک ئێستا لە وڵاتان ڕۆیە هونەرمەندانی کوردستان لەو قۆناغا نەیانەتوانی هەمان هەڵوێستیان هەبێ حەزێکم چەند شتێکی ڕوونکە چۆن ئەمە هەڵوەستمان زۆر هەبوو وەکوێشێتی هونەرمەندان مەسەلەن وەکو ئاماژەم پێکە لە شەڕی ناوخوا ئێمە مەستەحێمان کردو دژی شەڕی ناوخۆ مەعرەزمان کردو لە کوردستانە دژی شەڕی ناوخۆ ئاهەنگمان کردو بۆ دژی شەڕ کە شەڕە ماڵوێرانیە و نابێ بکرێ وەفدمان ڕۆیوە بۆ لای هەموو حیزبەکان بۆ لای پارتی ڕۆیەوە بۆ لای یەکێتی ڕۆیوە کە وەساتە تێبکەین بۆی کە ئەو شەڕان بوەستەیە ئەوە نەمان پێکراوە بەیانمان دەکرد دژی شەڕی ناوخۆ ببوورە مامەزا قسەکەی من لەسەر ئەوە لە چالاکیەکانە بەڵێ لە چالاکیەکانە دەستان خۆش بێ ئەوەی کراوە دیارە مێژووە ناسڕێتەوە قسەکەی من لەسەر ئەوەیە ئایا هونەرمەندان لەو قۆناغا نەیان نەتوانی هەڵوێستێکی خۆیان وەرگرن وەکو هونەرمەند و خۆیان لەژێر هەیمەنی حزب بێنە دەرەوە قوبوڵی ئەوەیان نەبێ کە 100 هونەرمەندی نزیک لە پارتی دیموکراتی کوردستانەوە 100 هونەرمەندی نزیک لە یەکێتی نیشتمانی کوردستان بێن کۆنگرێ بگرن و خۆیان بکەن بە نوێنەری هەموو هونەرمەندان ئێمە نەماتوە نوێنەری هونەرمەندان نوێنەری ئەو دوو ڕێکخراوە بوون کێکمان گرتووە و یەکگرتن بووە بۆ بە پێی اتفاقەکەشمان ئەوە بووە کە لە ماوەی 2 ساڵە هەڵبژاردنێکی ئازاد بکەین بۆ ئەوەی تر هونەرمەندان نوێنەری خوان هەڵبژێرن بەڵام من نایشارمەوە تەدەخولی حزبی وای کرد کە نەیهێش ئەو ئیتیفاقی کە کردومانە وەکو پێویست جێبەجێ بێ بە ڕاشکاوێرە و من دژی یاخو لەگەڵ ئەو مؤتەمەرەی دواییانە بووم کە بۆ ئوسلوبە گیرە ڕێی من وازەحە و بە ئاشکراژ وتومە و بەرامبەر هەموو شوێنەکانی وتومە بەڵێ ینی ببوورە چۆن لەگەڵ کۆنگرەکان نەبووی لەگەڵ ئەوان نەبووی کە 2 ساڵ نەقیبیەکە ئەڵوگۆڕ بکرێ یا لەگەڵ ئەنجامەکان نەبووی یا لەگەڵ بەشداریەکان نەبووی نه مەسەلەکە ئەوە نەبوو ئێمە کۆمەڵ ئیتیفاقمان هەبوو بۆ یەکگرتن ئەبوایە ئەو ئیتیفاقانەمان جێبەجێ کردایە یەکێک لەوانە پاکردنەوەی ڕیزی هونەرمەندان لە ناهونەرمەند دوو هەڵبژاردننی ئازاد هونەرمەند چێ هەڵبژێرە بە نوێنەری خۆی دوو لە دەستێوەردانی حیزبیەوە سێم بەڕاستی کارێکی وا بکەین کە هونەرمەند بە یەکهەڵوێستی خۆی فشار بخاتە سەر دەسەڵاتی کوردی بۆ ئەوەی کە ئامانجەکانی جێبەجێ بکرێ چکە من نایشارمەوە حکوومەتی هەرێمی کوردستان وەکو پێویست بە پی داخوازەکانی هونەرمەندانەوە نهاتەوە و پەراوێزیشی خستووە لەبەر ئێمە هەتا حەزەکەم ئەوە باسکەم ئێمە ویستمان مزاهرەیە بکەین لە مانگی 6 2006 ئافۆ 2007 مزاکرێکماننا بە سەرۆکی بەڕێز سەرۆکی هەرێم سەرۆکی ئەنجومەنی وەزیران پەرلەمان کۆمەڵی داخوازی هونەرمەندانمان پێشکەش کرد کە پاش ئەوەی چەند هەوڵمانە هیچ جوابێکیان نەبوو بریاری مزاهرەکردماننا بکەچینە بەردەمی پەرلەمان و ئەنجومەنی وەزیران ئێمە قەرارماندا و لایەکی کە بە تەوجیهی حیزبی نانهێشت مزاهرەکان بکەین هەر ئێمە ئەماینەوە بەڵێ بۆ ئەمە لەسەر ئەوە بوەستین باسی ئەوت کرد کە بڕێرتان ناوە ڕزەکانی هونەرمەندان لە هونەرمەند پاک بکەن بەڵێ بۆ ڕاشکاوانە ئەمەوێ پێم بڵێ لە ناویشێتی هونەرمەندانە خەڵکی تێ ئەندام بێ و ناهونەرمەند بێ بەڵێ هەبوو ڕژی زۆر بۆ کەم بووە بە سەراحە دەیڵێم لای ئێمە زۆر کەم بوو بەڵام لای بەرابەرەکەمان بە لێشاوە بوو ئەوان هەچ کەسێ بۆیە وەریان نەگەت ئێمە بە ئوسو زۆرمانەگەت بەڵام لەگەڵ ئەوەشە لە ناوێچێتی هونەرمەندانی کوردستانە خەڵکیشە بۆ ناهونەرمەند بووە بەڵێ ئێمە بەوانی بەڵێ ماوەی ئەو 4 ساڵە 2006 بۆ 2010 بەڵێ کە تۆ لەگەڵ مامۆستا ئەحمەد سالار بە نۆبەت وابزانم 2 ساڵ ساڵ بە ساڵ سەرۆکە بوون قسێکی زۆر هاتە سەر یەکێتی هونەرمەندان
لە ماوەی ئەو 4 ساڵەیە ئەو وەختە ڕێکخراوی هونەرمەندانی کوردستان کۆمەڵێک کێش و گرژی ڕوویە پێم وابێ مەسەلەی هونەرمەندانی ناڕازی هەر لەو کاتا بوو لە وەختی کۆنگرەکە لە کۆنگرە دوای کۆنگرەکە بوو بەڵێ ئەدای ڕێکخراوی هونەرمەندانی کوردستان لە ماوەی ئەم 4 ساڵامە زۆر بە کورتی بۆم هەڵبسەنگێنی بۆ ئەو هونەرمەندانە ناڕازی بوون لەو کۆنگرەیە و فەریدون دارتاژ وەکو هونەرمەندێک بۆ قبوڵت کرد مەسەلەی سەرۆکایەتی ڕێکخراوەکە بۆ شێوەیەی لێبێت بۆ شێوەی دابەش بکرێت کەمە وابزانم نەبووە لەوێنەی نییە یەکەم باسی برایانی ناڕازی بکەین برانی ناڕازی زۆربیان زار ئەندام نەبوون لە نەیەکێتی هونەرمەندان نە سەندیکای هونەرمەندان کە هیچیشمان گرت دوو کە ئێمە یەکمان گرتووە بەڕاستی وەکو یەکێتی هونەرمەندان من بازەکەم لە مؤتەمەری سێ بالئیجماع قەرارمانەوە بۆ یەکگرتنەوە لەگەڵ سەندیکا دوایە کۆنفرانسێکمان گرتووە کە نوێنەری هەموو شار و شارچکەکانی تیا بووە بالئیجماع قەرارراوە بۆ یەکگرتنەوە کۆبوونەوەمان کردووە لە زاخۆ تا خانەقین هەموو لەگەڵ یەکگرتنەوە بوون پێش ئەوەی کە مؤتەمەریش بگرین کۆنفرانسێکمان لە مەکتەبی ئامی سلێمانی کرد ئوسوسی یەکگرتنەکەمان بۆ هەموو بەرادران خوێنێتەوە بە ئەکسەریەت قبوڵیان بووە ئێمە ئەو هەنگاوانەمان ناوە لای خۆمان بەڵام بەرامبەرە کەمان کردوێتیان نەیکردووە قەنەعاتیشمان بۆ نیان کردبوو ئەوە ئەو اتفاقەمان ئاوا کردووە ئێمە یەکمان گرت خۆمان حەل نەکردبوو برادەرانی ناڕازی پێش ئەوەی کەوا ئێمە یەکبێ ئەم هەموو هەنگاوانەمان ناوە لە جەریدە بڵاوکرێتەوە لە تەلەڤیزیۆن کۆبوونەوە کراشکە جارێک نەهاتم پێمان بڵێن کاکە ئێمە ملاحەزەی ئەمەمان هەیە ئەوەمان هەیە ئەوەمان هەیە ئێمە لە مؤتەمەرا بووین بیستمان وتیان لە پارچی ئازادی گرتبوونەوە کراوە و دوایی کێمە هاتین و هاتنە بەردەمی مەقڕی هونەرمەندان و ناڕازی خۆیان دەربڕی یانەوە مؤتەمەرە شەرعی نییە خۆی ئەگەر شەرعی نەبێ جارێک کەسێک حەقی و اعتراضی کە ئەندام بێت لەو جێگەیە ئەوە حەقی هەیە وتمان بابەیە وەرن من بە ئەندام ئەو وەختە چی ڕەخنە هەیە قبوڵمانە دوایە لە لای خۆمانەوە ئێمە قەراراتمان هەیە مؤتەمەر قەراریەوە کۆنفرانس قەراریەوە بە ئەکسەر هینکراوە ئەو اتفاقەمان کردووە لە خۆمانەوە ئەفەوی نەمان کردووە علاکوین چەند دانیشتنیشیش کرا لەگەڵ برادەرایی ناڕازیە قسەمان زۆر لەگەڵاکردن نەگەشتنە ئەنجامی کۆکو پێویست بە زواتی ئەگەم نەم ئەخیرا ئەوان و سەرنەزەریان جیاوازە یەکشی حەزەکەم ئیزاحێکی بچکۆ لە بنەسەر برادەرایی ناڕازی ئێمان ئیتیهام کرد کە گوایە بە قەراری دوو حیزب یەکمان گرتووە قبوڵمە کابێ ئێوە دژی ئەوەن کە ڕێکخراوێک بە تەوجیهی دوو حیزب یەکی گرتبێ ئەی چۆنە ئێستا کە بە دوو حیزب مؤتەمەرێکی ساز کردو و عناسەرەکانی داناوە ئێسابی بە ئەندامتیە ئەمان بە ئاشکرایە کابێ وەختە زدی ئەوە بوون کە ئێمە حیزبی نەبووین واگەیەنێ هینەکە نەتیجەکە ینی نازم وازە حەقسەکە بەڵە تۆمە بەس ئەوەیە کە ئەو کاتە تۆ ئەتەوێ ئەوە بڵێ کە ئەو کاتە ئێوە بە عازی دوو حیزبێکتان نەگرتەوە تۆ بەڵام ئەمەی ئێستا بە عازی دوو حیزبدانراوە مؤتەمەرەکە تەوجیهە دوو اتفاقیە دوو حیزبەکە بووە نایشارینەوە بەڵێ پۆستەکانیشاندا بەش کردو هەمووی دانرا خەڵکیگەیتیانی هێزگە لەو دوو حیزبە نەخێر هیچ حیزبێک نەخێر بەس حەزەکەم بزانی من قەت لەگەڵ ئەو ئوسلوبان نەبوو بە ئاشکراژ و تومە پێش مؤتەمەر و دوای مؤتەمەریش لەگەڵ چ ئوسلوبێ دانانی لەلایەن حیزبەوە من باوەڕم بەوە هەبە کە هونەرمەند هەڵبژاردن کە خۆی نوێنەری خۆی هەڵبژێریە حیزب خەڵک کاندید نەکە ئەوە ڕێی من بووە لە ئەوەڵی تەسیسی یەکێتی هونەرمەندانەوە تا ئەو دەقی وازمێناوە بەڵێ زۆر باشە هەر لە ماوەی ئەو 4 ساڵەیەوە بزەم جارێکی کەشەوە تووشی گرژی و ئاڵۆزی بوونەوە لەگەڵ هەولێر ئەو لەسەر چی بوو لەسەر ئوسلوبی ئیشکردن لە ناو ڕێکخراوەکە بە سەراحەت برادەرانی ئێمە پیشەیانە ئیشمانە کرد پیشەیانە ئەمانیش وەکو ڕێکخراوێکی هونەرمەندان خزمەتی هونەرمەندان کرد و دیفاع بکەینە هونەرمەندان و ئامانجەکانی هونەرمەندان جێبەجێ بکەین بەڵام داخەکەم لاکەی تر وەکو حیزب تەعاملیانە کرد وەکو حیزب تەعاملیانە کرد لەبەرەوە زۆر جار ئەو تەسادومە دروست بوو زۆر جار مەشاکیلمان نەبوو زۆر جار گەیشتەوە حەدی ناخۆشی تەنانەت گەیشتە و ڕادەی کە بیرۆکەی ئەوە دانرا ئەو ڕێکخراوە هەڵوەشێننەوە ڕێکخراوێکی سێمەخەریمەندان دامەڵێنوانە باشە بەڵام یەکێک لەوانەی کە ینی تۆی پێ تۆمەتبارەکرێت بەڵێ باس لەوە ئەکرێت کە تۆ سەرەتا زۆر بە توندی پژگیریان بیرۆکەیەت کردو بیرۆکەی یەگرتن نەخێر بیرۆکەی ئەوەی کە ئەگەر ئەمی شێتێکی سوودێکی نییە بە هەڵی وەشێن و ڕێکخراوێکی بێلایەنی سربەخۆی دوور لە دەستی حیزبەکان بە هونەرمەندان دروست بکەین
سەرەتا زۆر پشگیری ئەمەت کردەوە بەڵام دوایی ئەم پشگیریەت نەماوە من نەک لە هەڵوەشانی ئەو ڕێکخراوە ڕێکخراویشکە دروستکە من هەمیشە هەر وەکو لەوەڵ ئاماژەم پێکرد ڕئیم وا بووە کە کاری هوەری و ڕێکخراوەیی ئەبێ ئازاد بێ من ئێساش هەر باوەڕم بەوە هەیە و بەسەراحەت ئەیڵێم زۆر لەو بەرادەرانەی کە هەمان ڕایان هەبوو متەزەبزی بوون و پاشگەز بوونەوە ئەگە ناوان نەبووە ڕەنگە ئاکارەکە بەلایچکە بڕۆشتایە ینی ئەو شتەکە دروست نەبوو مەسەلەکەەوە نەبوو کە تۆ پاشگەز بوویت من پاشگەز نەبوومەتەوە ئەوساش باوەڕم بە ئامانجەکانی یەکێتی هونەرمەندان هەیە کە ئێستا بە ناوی سندیکای تا چەند هونەرمەندان بیرۆکەی بەهێز بوو کە و یەکێتی هەڵۆشێنەوە لەبەرەوەی هیچ ڕۆڵێکی نییە بۆ هونەرمەندان یعنی ئەو لەو کاتە لەو کاتا سەرکەوتو نەبووین هەڵتان نۆشانایەتەوە سەرکەوتو نەبووین بۆ بە منطق یعنی دوو حزب اتفاقی استراتیجی هەیە بە دوو حزب دەسەڵات و پارەی هەیە کۆمەڵی خەڵکی هەیە لە هەموو لای بە تایبەتی لە دەڤەری هەولێر و بادینان ئەوەتە خۆ پێویست ناکە یەکسەر هەموو قوبولیانە ئەسڵ هەموو شتێک ئەچون با پرسپرا ئەنجا قەراریانە یا ڕێیانە ئەوەی کە هەبوو لەم دەڤەرە داخکەم لەم دەڤەرەش یەکڕانە بووین زۆر باشە ئەمەسا پشوویکی کورد وەرەگرین دوایان پشووە درێژە بە گفتوگەمانێن و هەر لەسەر مەسەلی هونەرمەندان و ڕۆڵیان و یەکێتی هونەرمەندان و کێشانی کە پێوەی ئالوودە بوو خۆشەویستان پاشم پشۆ کورتە لەگەڵتان بەردەوام بێت